هاتووینەتە ئەو شوێنەی ساڵانە زیاتر لە 20,000 دۆنم زەوی لێ دەکرێت بە تەماتە و زیاتر لە 30,000 دۆنم زەویش لەم شوێنە تەرخان دەکرێت بۆ شووتی. لەم پرۆگرامەدا مەبەستمانە بایەخی بەروبووی ناوخۆی و هەوڵەکانی گەشەپێدانی زیاتری بخەینە ڕوو. شووتی پێنجوێن ناوبانگێکی زۆری لە ناوخۆی هەرێم و ناوەڕاست و باشووری عێراق و دەرەوەی وڵاتیش هەیە. سەرچاوەی داهاتی زۆرێک لە جوتیارەکانی ناوچەکەیە. هەموو ئەم شووتیانە چووکن بە دەرمان گەورەیەکەن. سڵاوتان لێ بێم کاتتان باش. لە دەشتاییەکانی پێنجوێنین لێرە لە ناو بێستان و بەرهەمەکانی جوتیارانین. ساڵانە شووتێکی تایبەت لە دەستی پێنجوێنەوە ڕووەکاتە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان و بۆ ناوەڕاست و باشووری عێراقیش دەڕوا. بەڵام ماوەیەک لەمەوبەر گرتە ڤیددیۆیەک لەلایەن هاوڵاتیەکەوە بڵاو کرایەوە کە گوایە لێرە بەشێک لە جوتیاران دەرمان و هۆرمۆنی ناپێویست دەخەنە ناو شووتیەکانیان و لە ناکاو لە ماوەیەکی کورددا شووتیەکان بە ڕێژەیەکی ناجۆر گەورە دەبن. ئەو باسی لەوە کردبوو کە شووتیەکان بە کەڵکی خواردن نایەن، بەڵام دواترەوە هەڵایشی گەورەی نایەوە و لایەنە بەرپرسەکان هاتنە سەرخەت. ئەمەوێت لە منکۆڵی ئەم جارەدا بە دوای ئەو بابەتە بگەڕین کە ئایا دروستکردنی ئەو جۆرە ڤیددیۆیانە و بڵاوکردنەوەی بۆ ژۆرە بەرفراوانە لە بەرژەوەندی چێ و بۆچێ ئەم کارە دەکرێت تا چەندە ئاوەر لە بەرهەمی ناوخۆیی دراوەتەوە و بەرهەم و کشتتوکاڵی ناوخۆیی بژێنراوەتەوە. ئەرچی وەزارەتی کشتتوکاڵ لەم قۆناغەدا چییە تا چەنەش جوتیاران هۆشیارن لەوەی کە بەرهەمێکیان بەپی پێوەرە زانستیەکان بەرهەم بهێن و دواتر بیخەنە بازارەوە. لەگەڵمان بن. بە خێرایی ئام گرتە ڤیددیۆیە بڵاو بوویەوە و دەنگۆی زۆری بەدۆی خۆی داهێنا. جوتیارەکان وتیان لە سەرەتاوە کاریگەریی خراپی هەبووە بۆ فرۆشتنی شووتیەکانیان لە عەلوە و بازاڕەکاندا. والله کاکە گیان بەرهەمی خۆمان هەتا حەزکەی جوانە ئەگەر حکومەت بێڵێت والله حکومە مەرزەکات و حکومەت سەرپەرشتیمان ناکە ئەوەی دیعایەکیان بڵاو کردوەوە ئەرەساز دەرمان کراوەتە شووتیەوە بەبێ مستەسەک بەبێ معلومات هیچ شتێکی بنەبایەخی هەیە ڕاستی هیچ کاریکەری ئارە وەڵا زۆر من خزمم هەیە لە سلێمانی توێتی کاکە ئەمڕۆ شووتیم نەکردیوە چون بۆ بازار حەزم لێگە نەمکردیوە هەل لە بەرخەدەمی عەلانە نەیوێراوە گوایە دەرمانی تێکراوە وەسیحەت خراپە و شتێکی بێ معلوماتی شە شتێکی درۆ دەلەستەیە. چەند دۆنم پەتاتەیە؟ 43 دۆنمە. کیلۆی پەتاتە ئێستا چەندەکە؟ ئێستا تقریبا 700 دینار و 750 دینارەکە. خراپ نییە گەرەوە بمێنێتەوە چاکە بەس کاتێکە بەرهەمەکانیمە پێگە نایڵن تاکید بکە ئەو کاتە و پارە نا. بۆچی؟ والله هەموو ساڵ هەروە بوو. بێ وەزارەتی کشتتوکاڵ چی بکە بۆی بەرهەمەکەی تۆش پارەی خۆی بێ ئیشێ بۆ ئێمەکە مەرزەکان دابخە نێڵێ شت بێت شتەوەی شتەکەی مەش پارە بکە. یان باجیان لەسەر زیاد بکات. باجی زیاکە لە ژێرە هەریێت تاکید بە باز زیادکردنەکەش هەریێت بینیوە لە ژێرەوە هاتبێت. ئێمە خۆمان خەڵکی منتخب پێنجوێن نین کاڵک و تەماتەیە وایە. ئێمە خەڵکی بەتاکید لە مەرزی باشماخۆ هەفتەی پێش و بیبەر کیلۆی بیبەر بە 700 دینار بوو لە باشماخۆ بیبەر هاو بە 300 دینار. دای بەزاند ئێمە هەموو بەڵگەیەکە پیشانەیە کە هاتووە لە باشماخەوە. ڤیددیۆیەک فۆتۆیەک. وڵی ئێمە خۆمان فەلاحین بەس لە سیارەکانمان ئەچێ بۆ عەلۆی سلێمانی خەڵک هەیە لێوە کە بزانێت هاتووە نهاتووە. کابرای قاتە ئەڵێ هاتووە ئەوە تاکیدە چونکە لە 700 دینار و 100 بۆ 300 دینار معقول نییە. شووتیمان هەیە تەماتەمان هەیە بیبەرمان هەیە ئەمانەمان هەیە. وەکەتی دەنگۆکە بڵاوبووەوە نرخی شووتی دابەزی زۆریش یاد بە چەند کیلۆی. من ئەو کاتە شووتیم نەبوو کە خۆم بیفرۆشم بەڵام دەنگۆکە بڵاوبەوە شووتی زۆر دابەزی بەڵام من ئەوەندە ئەڵێم بەو کەسێک کە ئەم ڤیددیۆی بڵاو کردەوە کەونە کوڕی چاکە چەند ساڵە پارەی گرمی فەلاح گیراوە لە بەغا بۆ لەسەر ئەو قسەیەکی نەکرد بە فەلاحێکی فەقیر 3 مانگ خەریکی پەروەردەی پەڵەیەک شووتی ئەبێ یەکسەرە شووتێگای وەشکێنێت سوێنگ بەخواوەتەی من فەلاحم لەم دەشتا کشتتوکا زەلامێک زەراعی لە زەراعەیەکی پێنجوێن سلێمانی هەولێر یەکێک نهاتە ئەم دەشتە ئێمە بە ئێمە بڵێ براکەی من ئەم زەرعی تۆ پێویستی بۆ نەخسەکەی ئەوەیە ئەم شتەی پێویستە ئەمەی بۆ بکە بێ معلومات. ئەنی هەر جوتیارە خۆی لە باو بە بیرانە چی هێناوە خۆی و ئاخری خۆی چی بەکار بێنێت ئەی باشەکە ئەم دەرمانە مەمنوعە حکومە بۆ هێناتی وڵات چۆن هاتووە. لە ناو بازاری خەزای پێنجوێن چەند شوێنێکی فرۆشی ڤیتامینەکان و تاوەکاری خۆراکی بەرهەمە کشتتوکاڵیەکان بەسەر دەکەینەوە. هیوماس و کالیسیۆم دوو جۆر مادەی ڕێگە پێدراون بۆ بە پیتکردنی خاک بەکاردەهێنرێن بەڵام بەدوای ئەو جۆرە ڕەنگە سوور و دەرمانەدا دەگەڕێم کە دەوترێت بریتین لە هۆرمۆنات جۆرە مادەیەکن کە زیان لە تەندروستی مرۆڤ دەدەن دوای ئەوەی بەرهەمەکە دەخوات.
قایمەتی قەزای پێنجۆن لەسەر ئاستی قەزاکە ینی لیژنێکی ئابوور هەیە لیژنێکی زۆر تۆکمەیە زۆر بەجددی ئیشەکات سەردانی نووسینکە کشتتوگاڵەکانەکان ئەو مادانێک کە قەدەغە کراون کە تەجنی لەینی حکوومەتی عراقیە هەمووی ینی ڕێکی پێ نادرێت بفرۆشێت و من یەکەسم نەدیوە نەکردن تۆ بڵێن ئەمە باشە بەکار بێ ئەوە خراپە بەکاری نەوەڵە تا ئەسە یەکەس ناتەوە من 5-6 ساڵە خەریکم تا ئەسە یەکەسم نەدیوە بێت ئەگە گلەیش بێت یان بڵێن شتەکان خراپە بێ حکوومەت خۆی گلەی لە خۆی بێت ئەبێ خۆی بێ بەسەرمانە بگەڕە بڵم دەرمانە بەکاربێنن هاوکارێکی ئێمەش بکاکە ئێستا منە چەند شووتی ئەەکەم دەیبا حکوومەت بێت داینێ ئەم شووتی کیلۆی 200 دینار بۆ من ئیسفادە بێت بۆ کابرای کڕایش لە بازاڕەکە با 300 دینار بە کیلۆی هۆرمۆن چییە؟ خۆی کەوتری زیان بەخشە خۆی هۆرمۆن دووشتە سیرکە هۆرمۆن هەندێک موید هەیە ئیش لەسەر پێکاتی هۆرمۆنەکە دەکات تەبان هەردوو نەباتێک هۆرمۆنێک تایبەت بەخۆیە عادەتەن نەم موبیدانە کە دروستەکرێت لەسەر ئەساسی هۆرمۆنی ئەو نەباتە دروستەکری چۆ هۆرمۆنێکی ئیشکا لەسەری چۆن چالاکیکە تەبیعی هەندێک هۆرمۆنمان هەیە شێوان لە خانەکە دروستەکە کەم شێوان لە خانەکە وای لێکە لە بریوی خانەکەی لە دوو خانە تەدریجی زیادکە بێوەسی خانەوانە شێوانێک دروستەکە ئەم شێوانەوە کات جۆرێک لە گۆڕانکاری سرعەتی زیادەکە خانەکە سەرشیوان دروستەکە ئەمە خراپە بەڵام خۆشبەختانە ئەمە تا ئێستا ئەم هۆرمۆنە لە وڵاتی خۆمانە لێرە نییە. هەر لێرە کۆمەڵێک جوتیار سەرڕای نیگەرانیان لەو گرتە ڤیددیۆیە هاوکات دەڵێن لە خاڵا سنووریەکان و لە ڕێگە قاچاقەکانیشەوە هێشتا ئەو بەرهەمانە بەنا ئاشکرا دێن کە هێنانیان قەدەغە کراوە یان بازی زۆرتری خراوەتە سەر. شوتیت فرۆشت بەڵێ فرۆشتمە بەڵێ چەند بوو ئەمڕۆ گەر سیاری ئەمڕۆ پێ ئەم ڕۆزم لەوی 350 بەس پێش بەڵێ باشە زۆر باشە بەس ئەو کاتێک ئەو دەنگۆی هەبوو ئێمە بە 150 نەفرۆشتمان لە سلێمانیش نەک لێرە ئەو دەنگۆی تاسیری زیانی لیان ئەو کەسوازانم خۆی کارمەندێکی گومرکە ئێستش حالیان تەماتە لەسەر ئەمەەوە ێرە لێبارەوە ژەکە هوێت ئەخۆی ئەو کەسێکە لەو کەسانەکە بەڵام هەریەت لەژێر باری ترەوەێت ئێستا تەماتە کەشکاوە لە سلێمان 200 نارەکە هۆکەی ئەوەیە بەڵێ بەڵە ژێبارەوەی ڕۆژانێت بەڵگەتان هەیە بۆ بەڵگەی ڕسمیمان هەیە کەس بینیوێتی وێنەیەکی پێ ڤیددیۆیشی پێ بڵێ کاکەم ئەو بارەیە کە لە باشماخەوەی ڤیددیۆی ناوێت کاکە لەژێر کاهوشتەوەیەت کاکیان نەتوان بیگرن خۆتان ئەتوان بیگرن بەڵێ لەژێر کاهوو قڕنەبی دۆشتانەوە دێت چێنەوە ناکەن بازریانەکان وەو کەسانێک کە لە گومرکن ئەوان ڕێنمەیانەکەن نژێر باروێن بڵێ سڵاو لێ بێ تۆنی قوربانگیان تۆ شوتیت هەبوو زیانی لیان لە ئەوڵەوە ئەرە وڵالی ئەرە وڵی بە 150 ناری بۆم نەفرۆشە ناوێسانەکە من زەری زۆر لیاوین ئیسیش تەماتەکەمان پێگەیوە تەماتەکەمان وڵی گیانمان دەرچوە مردوین ئەو نەمانە مەسرف کردووە لە بەهارە واین لەوێ باوەڕم پێ بکەم مایەکەم دەست ناکەوێت و باوەڕ ناکەم دەستم بکەێتەوە ئێستا تەماتە بۆ 250 دینارەکە یعنی چی تەماتە 250 دینارەکە دەسێران بنەوەیەت لەم لاولاوەیە بە قاچاخیە مەسوولەوە لە پشتیوە برە ئەینا ئەی بۆچی من لە پشتە ئاری ئەشەو بیلا بەرپرسم و ئیشێن لە دۆخێکی بێکارەباییدا لە قایمقامەتی قەزای پێنجوێن لەگەڵ قایمقامی قەزاکە بەڕێ دەکەوین ئەو باز لەوە دەکات هەموو بەڵگەکانیان لەسەر خاوەنی گرتە ڤیددیۆیەکە کۆ کردوێتەوە و سکاڵات تۆمار دەکەن بەرەو یەکێک لە بێستانەکانی شووتی و تەماتە بەڕێ دەکەوین لەگەڵ چەند جوتیارێک گفتوگۆی ڕوبەڕوو دروست دەکەین. ئەوە ناسراوە ناوی لای ئێمە هەیە وەکو ئیدارە ئەو کاتە بە کتابێکی ڕسمی تەسلیمی بەڕێزجێگرایەتی داواکاری گشتیەکەی نەتیجەی لیژ نەزانستیەکە کە بەڵێ ئەمانەی کە بە لەسەر بەرهەمی پێنجۆن و تراوە بێجگە لە پروپاگەندە بوختان هیچ شتێکی کەنی پروپاگەندێ لە بەروبوومی ناوخۆی خۆمان بۆ ئەوەیە کە فەلاحی خۆمان سار بێت و لە ئیشەکە تەنا ئێوە سار دەبنەوە بۆ زۆر ڤیددیۆیانە ئەزانین بۆچی ئێمە بەڕاستی خەڵکێکی زۆر لێرە زەرری کردووە بۆی ئەو زەرەکەتان چی بوو زەرەکەەوە بۆ ئێمە شوتیمە حازرۆ لەو کاتە ئەو بڕیارە خەڵکی تر کابرای عەرب کشایەوە کابرای مشتری هەمووی لێ کشایەوە لە هیچ کەسێکیشی قبول ناکەین لە سنوورەکە تەماتە بێنێت شووتی بێنێت بە قاچاق لەم دیمەنانەوە بە پیتی خاک و کاتی پێگەیشتنی زۆرینی بەرهەمەکان دەبینین بەڕێوین بەرەو گوندی مەسۆ کە لە نزیکی کۆتا خاڵی چاودێریەکانی ناوچە سنووریەکانە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لێرە ئەم چەم و ئاو نەورەسانە سنوورەکەمان پێ دەڵێن ئەم ساڵ وێڕای کۆمەڵێک کێشە و نەخۆشی بۆ بەرهەمەکان هاوکات بەشێک لە جوتیارەکانی دیکە کێشێکی دیکەیان هەیە ئەویش ڕێژەی زۆری بەرازە شەوانە پاسەوانی بەرهەمەکانیان دەکەن ئەم جوتیارە ڕوونی دەکاتەوە کە چۆن و بەکام زەحمەتی شووتی بەرهەم دەهێنرێ
بەروبووم چۆنە شووتەکەت ماوێتی پێ بگات نەیماوە سپاس بخوا باشە و بەروبوومیشمان باش بووم ساڵ لەخوا بەزیابێ و لەخوا بەزیابێ پێک گەیشتوی ترەوە 4-5 ڕۆژێکی ماوە پێ بگات تەواوی بەڵێ گەورەترین شووتی چەند کیلۆ دەرەچێت وڵا گەورەترین شووتی تر ئامەتانێت تقریبان 20 کیلۆ 15 کیلۆ 8 کیلۆ تەمە شووتیەکانێتی ئەمە شووتیەکانێتی ئەمە شووتیەکانێتی ئەمە 15 دانراوە ئێستا چەندی مانگە باشە 2 مانگ زیاترە بەڵێ زۆر باشە ئەگەر پێم بڵێ چ مەوادێکە تێکردووە بەڕاستی ئەمە ڕێکنامەین مەمان تێکردووە کووتمان تێکردووە کوتی چی پەینی حیوانی وشت ڕێخنەی دەواژین ئەوە هینی دەواژینەکانە لە پشتیەوە نقطەی حرەسیاتی پاسداری ئێرانیە سنووری ئێرانە تا چەند ئازادانە لێرە ئیشی خۆتانەکەم بەڕاستی زۆر بە ئازادانە لێرە ئیشی خۆمانەکەین و هیچ گرفتێکمان نییە و شووتیان بەش نایەن بە جەماعەتی نەوەڵای مەچووکە بینمان لەگەڵ یانانیەوە تلبەنێکە و ئەوان داوای ناکەنەوەنیش هیچ وەختێک بەڕێوەبەرێتی کشت و کاڵی پێنجوێن هەموو بەرپرسیارەتەیەک لە تەندروستبوونی بەرهەمی شووتی ناوچەکە دەخەنە ئەستۆی خۆیان. لە 16 ڕۆژ ئیتر بەرەوسەر شووتی تەبیعیەت پێئگات و کاتی پێگەشتنێتی بە پێ جۆری تووەکە بەڵگە هەبوو کە بە کەمتر لەو کاتە شووتی خراوەتە بازارەوە بەڵگە نییە نازانێم و خۆمان هیچ ئاگاداری ئەوە نی کە شووتێک بەو جۆرە کەوتی بێتە بازارەوەگە کەوتی بێتی کابراگە فرۆشتی بێتی سیعری گونجاو بوو بێ بە کاڵی فرۆشتی بێتی ئەمایان ئەو فەلاح وجدانی خۆی من لەگەڵ خاوەن بێستانە قسەم کردووە گلەیەکیان هەیە بەڕاستی جەنابی چێوەکو کەسی یەکەمی کشتتوکاڵ لە ناوچەکاڵێن وەک پێویست ڕێنماییان نییە وەک پێویست سەردانیان ناکرێ یان خولی هۆشیاریان بۆ ناکرێتەوە کە ئەمان چۆن ئەکرێ ئەو بێستانە پێ بگەێنن ڕاستە ئەو گلەیانە نا ئێمە بەشی ڕێنماییمانەیەوە سەردانی جوتیاری ژەکەین و بەڵام ناکرێت بڵم یەک بەیەک فەلاح چیتە سەکیێڵگە شووتەکانی هەمی ئاگاداریەوە بەڵام ئێمە سەردانیشانەکەین لە کاتی وەرزی کشت و کاڵا و ڕێنماییشیان پێدەین و بەچی گەیشتن لیژنێکی زانستی دروست بوو ئەو لیژنە سلێمانیەوە کشت و کاڵی سلێمانی هاتن لەگەڵ جەنابتانە گەیشتون بەچی لەسەر ئەو دەنگۆ و وەک ئەو ترێ بۆختانە لە بین دووکەوانە کە کرا بە شووتی پێنجوێن ئێوە ڕاستیەکە چیە بۆی خەڵک نەترسێ لەوی دوایەوەی کە ئێمە لیژنە زانستێکە چوینە سەر موقعەکە سەکێڵگە شوودیەکە و ئەو هاوڵاتیش و جوتیارەکە خاوەنی کێڵگەکە بوو هەر لەوێ ئامادە بوو ئەو دەرمە جۆرموادانێکە بەکارهاتم لێوێ تەسویرەکە دەرچوو بوو هەر لێوێ پیشانیین و کالسیۆم بوو لەگەڵ هیوماکسە کە ئەمە دوو موادن هیچ زەرۆزیانێکیان نیە و ئێمە وەکو لیژنەکە راپۆرتی کۆتاییمان نووسیوە و هیچ زەرۆزیان بەوە گەشتون کە شووتی هیچ دەرمانێکی بەکار ناتووە لە ناویا کە زەرەر و زیانی هەبێت و ئەو موادانەش هیچی زەرەر و زیانی نەبوو کوالەتی زۆر باش بوو حەزەکەم ڕوونکردەوە ئەو کێڵگە شووتێک کە ئێمە چوین یعنی تەمەنی شووتێکە 16 ڕۆژ بوو وەزنی هەر شووتێک لە 7 کیلۆ زیاتر نەبوو ماناوای ئەو خاکە نەقسی هەبووە بە پێویستی موادەکەی تێ نەکردووە کە ئەو نەقسی پڕکات و شووتێکی جوان دەرچێت. زۆرێک لە جوتیاران لێرە پشت بە ئەزمموی چەندین ساڵی پێشوی خۆیان دەبەستن زۆرینەیان دەڵێن ڕێنمایی کشت و کاڵیان پێ نەدراوە دەچینە لای ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی کوردستان لە لیژنەی کشت و کاڵی کە دانیشتووی قەزاکەیە ئەو چارەسەری پێ و دەڵێت کاتی ئەوە هاتووە بۆ هەر دەجوتیارێک دەرچوویەکی بەش و کۆلێژە کشت و کاڵیەکان دابمەزرێنرێن بۆ ئەوەی بە شێوەیەکی ئەکادیمی کارەکان ئەنجام بدرێت. بەشی ڕێنمایی کشت و کاڵی ئەکتیڤ نەکەن جوتیار دەستی لێ بەردراوە لەو ساحەیە ناچارە خۆی پشت بەز ئەزمموی خۆی و بەو دەرمانوشتانە ببەسێکە لە بازار ڕاهەیە کە ڕوبەڕووی نەخۆشیەکانی کشت و کاڵ و پێکاتەکانی خاک بێتەوە بۆی گەشەیەکی جوان بۆ کشت و کاڵەکەی فراهەم بکە بەڵام وەزارەتی کشت و کاڵ لەو کاتە قەیرانی دارایی بوو نێتوانی بەم ئەرکە هەڵبەسێ بەڵام ئومێد دەکەم ئەم کابینە نوێیە ئەم کێشەیە چارەسەرکە هەم سنتەری توێژینەوە لە ناوچەکانە بکاتەوە هەم ئەو دەرچووە نوێیانەی کۆلیژی کشت و کاڵ بخاتە گەڕ کە خزمەت بە جوتیارەکان بکەن و خۆشیان بواری زانستیان پەرە پێ بدەن و لە ڕووی داراییشەوە کەڵکێکی لێوەربگرن بۆ بە بازارکردنی بەرهەمی ناخۆ پێویستەکە وەزیری کشت و کاڵی کوردستان لەگەڵ وەزیری زەراعی عێراق تەنسیقێکی زۆر باشیان هەبێت تا لە کاتێکا بەرهەمی ناوەڕاست و خواروی عێراق پێئگا ئێمە بازارەکانیان بۆ بخینە سەرپشت بهێنرێتە کوردستان ساختکرێتەوە کاتێ بەرهەمی ئێمەش پێگا ئێستا ئەوان بەرهەمیان نییە ئەو بەرهەمت سەوزۆ میوانی ئێمە بگاتە ناوەڕاست و خواروی عێراق و ساڵ بە هیچ جۆر لە ئاسی پێویستان نییە ئەبێ پرۆتۆکۆل ئیمزا کرێت ئەم یعنی هەماهەنگێکی باش بکرێ بە تایبەت بۆ ئێستا کە خەریکن هەردوو حکوومەتەکە ڕێککەوتنێک نزیک بوونەتەوە چۆن بەروبوومی ناوخۆی ببوژێتەوە و جوتیار زیاتر دڵی بە بەرهەمەکەی خۆش بێ بەڵێ پێویست بەوە کە وەزارەتی کشت و کاڵ تۆی محەسەن تۆی گونجاو بۆ جوتیارەکانی دابین بکە هاوکاری کا لە ڕووی عاناتی زەراعیەوە پێداویستەکانی بەرهەمهێنان فراهەم کا بۆ جوتیارەکان
پاشان لە ڕووی مامەڵەکردنێکی زانستی لەگەڵ بەرهەمەکەیە سنتەری توێژنەوەی کشتتوکاڵی بۆ بکاتەوە ئەو خڕیجانە بخاتە گەڕ بۆ ئەوەی هەماهنگیان لەگەڵ جوتیارەکە بێ و بەشی ڕێنمایی کشتتوکاڵی تەفعیلکە تا هۆشیاری پێویست بدرێت بە جوتیارەکان و خولی پێویستیان بۆ بکرێتەوە هۆشیاری پێویستیان بدرێتێ. جوتیارەکان بێمنەتن لە هەر شوێنێک پشکنین بۆ بەرهەمەکانیان بە تایبەتی بەرهەمی شووتی ئەنجام بدرێت. ئێمەش لەگەڵ خۆمان لە چەند چێلگەیەک چەند شووتیەک دەبین بۆ پشکنین بۆ ئەوەی بە شێوەیەکی زانستی ڕوون بکرێتەوە شووتی ناوچەکە هیچ زیانێکی هەیە یاخود نا. ئامادەن ئەگەر من چەند شووتێک لێرە ببم بۆ پشکنین لە هەر شوێنە پشکنی بۆ بکرێت. زۆر ئاسایی لە خزمەکان. پێش ئەوەی شووتیەکان ببین بۆ پشکنین تەلەفۆن بۆ خاوەنی گرتە ڤیددیۆیەکە دەکەین. ئامانەوێت سەرنجی ئەویش بزانین لەبارەی بڵاوکردنەوەی ئەو ڤیددیۆیە. ژمارەی ئەو کەسم لایە و ناوەکەیشی و ژمارەکەیشی پارێزراوە بێت تەنها ئەمەوێ سەرنجی وەربکرم کە ئایا ئەو مەبەستی لە بڵاوکردنەوەی ئەو گرتە ڤیددیۆیە چییە؟ هەڵبەتە باز لەواکری ئەم کەسە لێرە فەرمانبەری یەکێک لە دامەزراوە دەستگاکانە وەسکاڵی لەسەر تۆمارەکرێ وەک باس کراوە. هەلو قوربان سڵاو لێبێ باشی شکر ئەحوالی جەنابەت چۆنە؟ یاخوا هەر باش بی زۆر سوپاست دەکەم قوربان. من لە کەناڵی کوردستان 24م کاروانم ناوە بەرنامەی بنکۆڵمان هەیە دا بەڕاستی لە ماوەی ڕابردوو ئەو گرتە ڤیددیۆیە کە بڵاو کرایەوە من ژمارەکەی جەنابەتم دەستکەوت هەر حەزم کرد بێلایەنانە و سەریحانە تۆ جەنابەت بە من بڵێ بڵاوکردنەوەی ئەو گرتە ڤیددیۆیە تا چەندێک لە دڵسۆزیەوە بوو تا چەندە بە چاوی خۆت ئەو شتانەت بینی بوو ئوستاس. خۆی لێرە نییە برا خۆی لە دەرەوەیە خۆی لێرە نیە بمارەکەی لە ئەمەدانەوە نانەخوا بەڵێ ئەو چۆن وەڵا حەزەکەی قسەیکی لەگەڵا بکەین ڕاستی ئێمە ئەمانەوێ بێلایەنانە شتەکان بگوێزینەوە حەزم بە ڕەئیشی کاکیشەیە وەڵی دەست شۆ لە خۆی نانەخوا ئەها چەند دەقەیتر قەیچێکە من چاوەڕێەوە بم باشەکە بۆ دەکەین هەندوای ئیشەڵڵا وەڵا خۆشحاڵم 10 دقەیتر بیکەمەوە بەڵێ 10 دقەیتر من تەلەفۆنی بۆ بکەمەوە باشە تۆ بەڕێزی قوربانگیان من چاوەڕێ ئێوە زۆر سپاس. کاتژمێرەکان تێدەپەڕن و ئەویش تەلەفۆنەکەی دادەخات. دوای زیاتر لێ کاتژمێریش جارێکی تر هەوڵم بۆ ئەوەیە کە پەیوەندیەک بە هەمان ئەو کەسە بکەم کە باس لەوەیە ڤیددیۆکە هی ئەوە ئەو بڵاوی کردە تۆ بزانین دەنگیان چییە. بەڵێن منوا بوو کە ژمارە مۆبایلەکەیشی لەبەردەست نییە و داخراوە. شووتیەکانی چەند بێستانێکی قەزای پێنجوێنمان هێناوەتە تاقیگەی ناوەندی کۆلێژی کشتتوکاڵی زانکۆی سەلاحەدین لە هەولێر. لێرە ڕاگری کۆلێژەکە و ژمارێک لە دکتۆر و مامۆسایانی بەشەکە ئامادەن هاوکارمان بن بۆ پشکنینی نمونەی شووتیەکان. بەنابردن بەرەوە زانکۆ و مختبەرات و تاقیگە و شتیوە بۆ بڕیاردان لەسەر ئەوشتانە نەک با بڵین وەکو تفاسێکی فیزیایی من ئەوەی بینیم لە هەندێک دەستگا شتێکی دەخوارد و دەیگۆ خراپە خراپ نییە لەسەر چەند ئەساسێک تەمان ئەوە شتێکی باڵین نازانستانەیە هەر کەسێک بیکە خراپە بەسەرتیان لەسەر شان ناکرێەوە قرار بن ها دکتۆر تەواو ناکرێت کەس قراردا هەتا فحسە کیمیاویەکە و فحسە کیمیاوەکانیش کە دەکرێت ئەو شیکردنەوەی کیمیاویە تەمان علاقی بە شیکردنەوە هەیە زیاتر کیمیا شیکاری پێ دەڵێن ئێمە کیمیا شیکاری بۆمان دەردەخا مەسەلەن با بڵین چەند شەکری تایە چەند نایترۆجینی تایە چەند ئەناسری تایە چەند جۆر پشکنی بۆ کرێت لێرە لە تاقیگا بەخوای ئێمە زیاتر احتیماد لەسەر فحسە فیزیاویەکە ناکەین ڕەنگ گوشتیوا و چۆنە و ئەوە نییە بەڵام زیاتر شیکاریەکەی بۆ دەکەین لەبەرەوەی ئەو مەترسی کە باسی لێوە کرایە مەترسی مادە کیمیاویەکانە لە ناوی زیاتر ئەویان بەڵام لێرە پێویست بە پێویستی دەزان باسی ئەوەش بکەین مەفروزە لە هەموو باڵین هەرێمی کوردستان چەند دەستگایەکی خاصەبی بە پشکنینی ئەو مادە خۆراکیانەی کە دەخورێت نیوانە شتیوامان تا ئێستا ینی زیاتر لە حدودەکان فیزیایی بۆ بەرهەمی دەرەوە شتیوە بەڵام بەرهەمی خۆشمان مەفروزە ئەو شتانەی بۆ بکەین لەبەرەوەی ئەگەر با بڵین ئیشاعەیەکی ئاوا یا قسەیەکی با نابەجێ ئاوا پیا بوو لە هەر مەنتقەیەک خەڵکەکە بزەبت ئەوە لە هەمووان گرنگترە ترساندنی خەڵک کارێکی نابەجێ نابی بیکەین یەک دووش ئەمە تامول لەگە واقعکەین چ مادەی شتیا بوو دەڵێن ئەو مادەی تیا دوای لەتکردنی شووتیەکە چەند پارچەیەک لە نزیکی توێکڵی شووتی و چینی یەکەم و ناوەندی شووتیەکە دەخرێتە ژێر پشکنینەوە بەڵام پرۆسەکە چەند ڕۆژێک دەخایێنێت و دواتر ئەنجامێک دەردەکەوێ. بەشی یەکەم سێ گۆشەیەک لێرە وەرەگرن ئەو بۆ تستی
کە نزیک تۆکڵەکەی تستی تر بەشی دووەم دوای ئەو سێگۆشیێتر وەرەگرم ئەو بەشی دووە بەشی سێویشان بەشی ناوەڕاستەکەی وەرەگرم ئەم سێ بەشە ئیشی لەسەرەکەی ئێستا ئەخینە سەر جیهازی X-ray XRF X-ray fluorescence spectrometer ئەم جیهازە دۆزینەوەی ڕێژەی توخمەکانە لەناوە جاری وا هەیە هەندێک توخمی ژەهراوی هەنە بۆ نمونە ئەگەر ڕساسی تیا بێ لیت ڕێژەکەی لە ڕێژەی ئاسایی زۆرتر بوو ژەهراویە بێ ئەوەش نەتیجەی پیسبوونی ئاو و پیسبوونی ژینگە دروستتر بە زیاتر لە مەنتیقەکانی کوردستانی سەرەوە لای خۆمان لەولا لای پێنجونەوەڵە زەحمەت ئەو شتە دروستە ئامۆستا زۆر زۆر سپاس یەکە بینینەوە زۆر سپاس جەنابتە هەڵبەتە دوای ئەوەی لێرە نمونەی یەکێک لە شووتەکان وەرگیرە کە دواتر بێگومان شووتەکانی تریش پشکنینیان بۆ ئەکرێ لە تاقیگەی ناوەندی کۆلێژی کشتتوکاڵی زانکۆی سەلاحەدین ئەوان بەرداوامە بن لەوەی کاری خۆیان بەڕێ بکەن و دەربکەوێت کە شووتی پێنجوێن ئەشێت بەکار بهێنرێ و ئەشێ بخورێ بەبێ کێشە و دڵنیاییش بدرێ بە هەوڵاتیان بە شێوەیەکی زانستی پشکنینە کیمیایەکانی بۆ بکرێت. لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەندامێکی لیژنەی کەشتتوکاڵی پەرلەمانی کوردستان سەردانی بێستانەکانی پێنجوێنی کردووە. ئێستا راپۆرتێکی ئامادەیە کە لە کۆبوونەوەی لیژنەی کەشتتوکاڵدا بیخاتە بەردەستیان. راپۆرتێکم ئامادە کردو لەو بارەیەوە لەسەر ئەو کێشانە لەسەر بابلین کردی کشتتوکاڵ بەگشتی لە ناوچەی پێنجوێن دیارە راپۆرتەکەم ئێستا ئامادە کردو ڕۆژی دووشەمە هەفتەی داهاتوومە کۆبوونەوەمانێ لە لیژنەی کشتتوکاڵە ئەیخەمە ڕوو هەموو خاڵانە و پێویستەکانیش دیارە چۆنەوە پێویستی گەیشتوی جەناب چیان بۆ بکرێت پێویستەکان بەوەیە ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئێتمان بە دوو شت بدا ئاسایشی خۆراک زۆر گرنگە ئێمە گرنگی پێ بدەینوانە و هەروە وەزارەتی کشتتوکاڵیش ئەبێ گرنگی پێ بدرێ بە تایبەتی بەڕێوەبەری بابلین گشتی کشتتوکاڵ لە هەموو ناوچەکانەوە بە تایبەتی هۆبەی کشتتوکاڵ لە قەزا و ناحەکان و بەشی ڕێنمایی بەڵێ بەشی ڕێنمایی کشتتوکاڵی نییە ڕێنماییان گلەی یەکەن لەسەر لەسەر حەقم بڵێ وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لەگەڵ بڵاوبوونەوەی گرتە ڤیددیوەکە هاتە سەرهێڵ و وتیان قبولی ناکەن بەرهەمی ناوخۆلەکەدار بکرێ و تەبێژی وەزارەتەکە دەڵێت وەک ڕاچڵەکین بوو بۆ وەزارەتەکەیان هیچی کەمتر نییە لە هەندێ تاوانی گەورە بەرامبەر کە ئەکرێسونکیەوە ڕنج و ماندوو بوونی عارەقەی ساڵانەی جووتیارانی ئێمەیە و ئێمە ئیجرعاتی پێویستەکەین ئێمە هەر لە ئێستەوە هەنگاومان ناوە بۆ ئەوەی کە ئێمە لیژنەیەکی مرکزی دابمەزرێنین بە هاوکاری لەگەڵ پارێزگاکانە کە لە پەیوەندی بەردەوام و سەردانی بەردەواما بن بۆ هەموو ئەو جووتیارانی چی لە خانۆپلاسیکیەکان چی لە گەلگەی کراوە بەرهەم دێنن بۆ ئەوەی ئاگاداریان بن لە هەموو ئەو سەماد و موبیدات و ئەو شتانەی بەکاریانێنن ینی کاتە خێری پێوە بگەتە ڤیددیوەکە بێگومان هەموو شتێک وەکو ڕاستڵەکینێک خەچێکە پرسێ بۆچی پێشتر ئەمەتان ناڵێم ئێمە خۆمان هەر لەوەتی کە کابینەی نۆی حکوومەتی هەرێم تەشکیل بووە یەکێک لە ئەرکەکانمان ئەبووە چۆن واجبەکانی خۆمان جێبەجێ بکەین و چۆن ئەو کارانی کە پێشتر کردومانە تەواوکەری کەین. هاتووینێتەوە تاقیگەی ناوەندی کۆلێژی کشتتوکاڵی زانکۆی سەلاحەدین هەمانە شوێنەی پێش چەند ڕۆژێک یەکەم پشکنین بۆ چەند شووتەیەکی چەند بێستانێکی پێنجوێن ئەنجامدرا ماوەی چەند ڕۆژی ڕابردووش پشکنینی بەردەوام بۆ تەواوی شووتیەکان ئەنجام درراوە ئێستا کاتی ئەوەیە ئەنجامەکان بۆ ڕایگشتی بخرێتە ڕوو ئەنجامەکانی شیکردنەوەی کە لێرە دەرکەوتووە شووتیەکان شیاوە بۆ خواردن چیمان پێڵێ ڕێژەمان ڕێژەی نەتەراتت پێڵێ ڕێژەی کە ڕێ پێدراوە تا 6 مایکرۆگرام پێ کیلۆگرامە ئەمەی کە لەم شووتێ دەرسوو 21 22 23 دەرەچێت کەواتە لە ڕێژەی خەتەرەکانی لە ڕێژەی نۆرماڵە ڕێژەی نۆرماڵە و شووتی پێنجوێن هەوڵەتیان بیکردن و بیخۆن من وای خۆ زیاتر لە 75,000 جوتیار لەسەر زیاتر لە 3,400,000 دۆنم زەوی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستاندا کار دەکەن و بەرهەمیان هەیە. ئەو ڤیددیۆیە ڕەنگە بڵێم خێری پێوە بوو لەبەرەوەی زۆر دوور بوو لە ڕاستیەوە ئەو کەسەی کە ئەو قسانەی لەو ڤیددیۆ بڵاو کردبوو زۆر نامەسئولانە شەو ڕۆژ هەیە لێرە بەبێ مۆبالەغا 200 ڕێ لە شووتی بارەکرێ 200 ڕێ لە شووتی بۆ کوێ کەسیش گلەی لێ نییە بۆ جنوب بەڕۆ بەسرە بەغداد ئەمارە ڕەنگە زۆرینەیشیان ئەو پرسیارەیان هەبێ کە ئایا
چی دەکرێت بۆ ئەوەی لە پاڵ کەرتی گەشتیاری بۆ سەرچاوی داهات پشت بەم کەرتە بە نرخە ببەسترێت. لە کۆتایی ئەم پرۆگرامەدا و لە زاری ئەو کەسانەی لێرە لە علوەکە کاتیەکانی سەر ڕێگەی گوندەکانی دەستی پێنجوێنەوەمان بۆ ڕوونبوویەوە هەرچەندە گرتە ڤیددیۆیی لەو جۆرە بڵاو بکرێتەوە بازاڕی ئەوانی سار نەکردوێتەوە بەڵکو بازاڕیان فراوانتر بووە و نرخی شووتیش دانەبەزیەوە خۆیان دەڵێن ئەو کەسانەی ئەو جۆرە کارانە دەکەن ڕەنگە مەرامیشی تایبەتیان هەبوو بێ بەڵام ئەوان سار ناکاتەوە لەوەی ساڵێکی تر بەگەڕ مگوڕیشی زیاتر بەرهەمی شووتیدا بچێن و دواتر بە بازاڕی بخەن هەروەگەوەی ڕوون بوویەوە لایەنە پەیوەندیدارەکانی وەزارەتی کشت و کاڵ وەک پێویست نەیانتوانیوە ڕێنمایی و هۆشیاری بدەن بە جوتیارێک کە چۆن بەرهەمەکەی دابچێنێ و چۆنیش بە بازاڕی بخاو بەروبوومی ناوخۆیی کشت و کاڵی ببژێتەوە تا بەڕامێکی تر هەموو لایەکتان لە خۆشییا بن خواتان لەگەڵ.